زانانی کۆن هەمیشە فەرمویانە کە ئامۆژگاری تەڵەبەکانی خۆیانیان کردو و تویانە ڕۆڵە هیچ کەس نییە لە دایک بێ هەموو دڵی نورە سێوە کێ هەیە ڕقی لە مناڵ بێ سبحان الله مناڵ هەموو کەس خۆشیە یعنی تەسب مامۆستا سەعیدی نوورسی قسەیەکی زۆر عەزیمی هەیە فەرمێ ئەگەر بێت و دایکێک فیداکاری دایکێک سیر بکرێ بۆ مناڵێک لەبەرەوەی ئەم مناڵە دڵی خۆی ئاوا بۆ شێوازە کردوێتەوە زەردەخەنەیەکی مناڵەکە 100 کەس بە قوربانی ئەڵێ ئەگەر پاشایەک بێ وەکو مناڵ خزمەت کرێ بە پارە ئەڵێ ئەگەر هەموو تاقە و کاتی خۆی سەرفکە ناتوانێت جێبەجێکە بۆ نمونە کەسێک ئەگەری ئەڵێ نانکە بەدەمەوە کەسێک ئەگەری ئەڵێ جلەکانم بۆ بگۆڕە کەسێک ئەگەری ئەڵێ کە ڕۆشتم هەڵسام دەسم بگرە کە قسەم کرد با قسەکە غەڵەتیش بێ پێ بکەنە بەرامبەرم ئەڵێ ئەمانە هەمووی ئەکرێ بە پارە ئەڵێ بەڵام قەت بۆی ناکرێ بە پارە کەسێک ڕاگیر کاکەوە پیسایەکەی پاکاتەوە نەک پاکی کاتەوە بە دڵ گۆرانی بەسەر ئەم پیسایی ئەم مناڵەیە بڵێ ئەڵێ سبحان الله ئەگەر ئەمە خوا تەسخیری ئیلاهی و دڵی پاکی ئەم مناڵە نەبێ قەت شتی وا نابێ بۆیە سبحان الله ئەم مناڵە یەک کۆمەڵ نور لەناو دڵیایەتی دوای گوناه ئەیکوژێنێتەوە هەر ئەم مناڵە جوان و نازدارە ئەبێتە کەسێکی مجریمی زۆر گەورە خەڵک ڕقی لێوێت چەند کەسی مجریم هەبوو خەڵک هەموو ڕقی لێ بووەتەوە مێژوو نەفرینی لێ کردووە و کەدی خەت ئەدەی هۆکارەکەی چییە گوناه ڕەشی کردووە وای لێ هاتووە تەواو بۆیە بەڕاستی ئینسانی موسڵمان زۆر پێویستی بەوەیە بۆی ئاسایشی ڕۆحی بۆ دروست بێ نەهێڵێ نورەکانی بکوژێتەوە زیادی کە نوری سبحان الله زیاد کە نوری ئەستەغفر الله زیاد کە نوری الحەمدولله زیاد کە نوری سەڵەوات لەسەر پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم لە دڵتا زیاد کە هەر کاتێک کە گوناهت کرد هەستێکی تارمایەک لە ناختا لە دڵتا دروست ئەبێت ئێمە پێویستمان بەوەیە کە ئاگامان لە دڵەکانمان بێ بۆ ئەوی بەهۆی گوناهەوە ئەم حاڵەتەی بۆ دروست نەبێت تووشی ئەم غەفڵەتە نەبێت ئەمە ئەگەر گوناه هیچ خراپەیەکی نەبێ ئەم ڕەشکردنەوەی دڵ نەبێ و نەمانی بەسیرە نەبێت لێ کفایەتە